لە بەرنامەی میوانی تۆین لە شارپرێسەوە. بەرنامەی میوانی تۆین بەرنامەیەکی ڕۆژانەی تایبەت بوو لە ڕۆژانی مانگی ڕەمەزانی پیرۆزدا هەموو ئێوارەیەک بە شێواز و فۆرمێکی جیاوازەوە لە شارپرێسەوە پێشکەشکرا. لە بەرنامەکەدا هەر ڕۆژە و بە یاوەری پەرلەمانتارێکی کوردستان و عێراق یاخود بەرپرسانی حکومی پارێزگار و سەرپەرشتێرانی ئیدارە سەربەخۆکان و قایمقامی شارەکان بەرنامەکە دەبووە میوانی یەکێک لە ماڵە هەژار و نەدار و کەم دەستەکانی نیشتیمان. بە درێژایی مانگی ڕەمەزان بەرنامەکە بەردەوام بوو. ئەو ماڵە هەژارانەی کە بەرنامەکە بووە میوانیان بەبێ جیاوازی ناوچە و شوێنی دانیشتن و بیرکردنەوەی ئاینی و سیاسیان بەسەر کرانەوە و هاوکاری پێویست کران. هەوڵەدەم ئینشاڵڵا چۆنەڵی نەشتەرگەری و چارەسەری ئەو نەقسەی ئەو مناڵە بگرماستۆ. و ئێمەش پشت بەخوای گەورە هەرچیمان پێ بکرێ درێخی ناکەین. ئەوەندەی کە لەتوانان دابێ هاوکاریان دەبم و موسی ساڵێکیان بۆ دابین دەکەم بۆ خانەوادە بەڕێزدار. لە سنووری پارێزگاکانی هەڵەبجە و هەولێر و سلێمانی و هەردوو ئیدارەی گەرمیان و ڕاپەڕین شارپرێس ماڵە هەژارەکانی دەدۆزیەوە و یەکێک لە پەرلەمانتار و بەرپرسانی ناوچەکەی دەبردە ماڵەکانیان. ئەمڕۆ ستافی میوانی تۆین لە هەڵەبجەی شەهیدین، ئەمڕۆ لە بەرنامەی میوانی تۆین لە شاری هەولێرین، لە بەرنامەی میوانی تۆین لە گەرمیان. پەرلەمانتاران و بەرپرسان لە سەرجەم فراکسیۆن و هێزە سیاسیەکان و بەبێ هیچ جیاکاریەک لەلایەن شارپرێسەوە بانکێشتی بەرنامەکە کران و بەشدار بوون و بێسانسۆر قسەی خۆیان کرد و ڕاو بۆچوونی خۆیان لەسەر دۆخی هەژاری و هۆکار و چارەسەرەکانی خستە ڕوو. بە درێژایی ماوەی بەرنامەکە چەندین ئەنجامی باش بەدەست هاتن کە خۆی دەبینیەوە لە دابینکردنی خان و بۆ ماڵە هەژارەکان و لە ئەستۆگرتنی کرەی خان و لەگەڵ لە ئەستۆگرتنی تێچووی نەشتەرگەری بەردەوامیدان بە پرۆسەی خوێندن و لە ئەستۆگرتنی خەرجیەکان و بەڵێنی ناردنە دەرەوەی نەخۆش بە مەبەستی چارەسەر لەگەڵ کڕینی پێداویستیەکانی کارکردن بۆ ئەو کەسانەی لەبەر نەبوونی کەرەستەی کار ناچار بە نەداری و هەژاری دانیشتون کە بە دابینکردنی و پێداویستیانە بوونەتە خاوەنکاری خۆیان و چیتر بۆ بژەوی ژیانیان پێویستیان بە هاوکاری و دەستگیرۆی خێرخواز و مرۆڤ دۆستان نییە و خۆیان سەرچاوی بژەوی ژیانیان دابین دەکەن. بەرنامەی میوانی تۆین بە سپۆنسەری سەرمایەداری ناوداری کورد مەریوان حاجی جەمال بەڕێوەچوو کە ناوبراو لە ڕێگەی بەرنامەکەوە بڕێک هاوکاری بۆ هەر یەکێک لەو ماڵانە دیاری کردبوو کە بەرنامەکە دەبووە میوانیان و دواتریش ئەرکی لە ئەستۆگرتنی پێداویستی و کرێی خانووی چەند ماڵێکی تری لە ئەستۆگرت کە لە ڕێگەی بەرنامەکەەوە چیرۆکەکانیان خرایە ڕوو. بەرنامەکە لە نێو ناوەندە میدیایی و مرۆوی و خێرخوازیەکاندا دەنگدانەوە و پێشوازیەکی باشی هەبوو بە جۆرێک کە لە دوای پێشکەشکردنی چەند ئەڵلقەی سەرەتای پرۆگرامەکە بەشێک لە سەرمایەداران و بەرپرسان و پەرلەمانتاران خۆیان دەست پێشخەریان دەکرد بۆ بەشداری لە بەرنامەکەدا و خواستیان بوو لە ڕێگەی شارپرێسەوە هەم خۆیان هاوکاری یەکێک لە خێزانە هەژارەکانی نیشتیمان بکەن هەم ببنە بەشێک لەو هەڵمەتەی شارپرێس دەستی پێکردووە کە خۆشبەختانە بەرنامەکە جێدەستی خۆی دیاری کرد و ئیدارەی شارپرێسی خستە سەر ئەو ڕێی کە بە فۆرمێکی جیاواز و نوێوە بیر لە بەردەوامیدان بە پرۆگرامەکە بکاتەوە بۆ داهاتوو. بەرنامەی میوانی تۆن یەکەم هەوڵی میدیان نییە بۆ هاوکاری و کۆمەکی هەژاران و نەداران بەڵام جیاوازترینیانە چونکە بۆ یەکەم جار لە میدیای کوردیدا بەرنامەیەکی هاوشێوە بکرێت کە پەرلەمانتەران و وەزیران و بەرپرسانی باڵا بباتە گەڕەک و ماڵە هەژارەکان و لە نزیکەوە گوێ لە خەمەکانیان بگرن و ڕاز و نیاز لەگەڵ منداڵ و گەورە و بچووکی خێزانە هەژارەکان بکەن کە لەوانەیە هەر یەک لەو هەژارانە ڕۆژێک لە ڕۆژان ئاواتی ئەوە بوو بێت لە نزیکەوە بەرپرسێکی باڵا ببینێت و دەردەدڵێکی بۆ بکات. لە ڕێگەی شارپرێسەوە ئەم ڕێگەیان نزیک کرایەوە. بەرپرسان و پەرلەمانتاران لە کاتی بەشداریکردن لە بەرنامەکەدا دەستخۆشی و سوپاسی خۆیان دەگەیاندە شارپرێس و ستافی بەرنامەکە و بە هەوڵێکی جددی و ناوازەیان ناو دەبرد بۆ خزمەتی هەژاران و داوای بەردەوامی بەرنامەکە و بەدەمەوە هاتنی زیاتری سەرمایەدارانیان دەکرد بۆ بەرنامەکە. شارپرێس دەستگایەکی میدیایی ئەهلی ئازادە بە دروشمی میدیایەکی متمانە پێکرا و بەرهەمە میدیایەکانی لە ڕێگەی ماڵپەڕ و وێب تیڤی و تۆڕەکانی کۆمەڵایەتیەوە بڵاو دەکاتەوە و گەرەکێتی ببێتە هەوڵێکی جددی بۆ خزمەتکردن بە چین و توێژەکانی کۆمەلگا، هاوشانی گەیاندنی هەواڵ و ڕوودا و زانیاریەکان و شرۆڤەکردن بۆ ڕووداوەکان.